لە چێوە بۆ چێ و لە چووە بۆ کوێ سبەی کە دەکاتە 1/6 ساڵیادی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمەش ئەلێرەوە گوزەرێک بەنێو یەکێتی جاران و یەکێتی ئێستادا دەکەین چەند جیاوازیکی ڕاستی و حاشا هەڵنەگری سەردەمی مام جەلال و سەردەمی کاکوبات و کاک بافڵ دەخەینە ڕوو کە هیچ کەس ناتوانێ نکۆڵیان لێ بکات. مام جەلال بەردەوام ئەو دروشمانەی دەوتەوە کە دژی ئەوە بوون حیزبەکەی ببێتە حیزبێکی بنەماڵە. بەڵام کاک بافڵ و کاکوبات ڕێکردیان بە حیزبی خۆیان. مام جەلال سەکۆی ئازادی دروست دەکرد. دەیگوت با ڕەخنەکانتان لە منەوە دەست پێ بکات. من خۆم لە پارتی ئازادی سەکۆیەک دروست دەکەم لێرە ئەلای دەکەم هێرش لەسەر مام جەلال گەردەنیان ئازابێ هەر کەسێک دیکە بیکە لە منەوە دەست پێ بکەن و هەرچی کردی گەردەنی ئازابێت و هیچ بە حەسەبێکی قانونیشی ناکەم. کەچی کاکوبات و کاک بافڵ بەهێزەوە دەیدەن بەسەر کەناڵی زوومدا و دەست بەسەر هەموو کەلوپەلەکانیدا دەگرن و دەیان ڕۆژنامەنووس و میدیاکار بێکار دەکەن. بەردەوامن لە کبکردنی دەنگی ئازاد لە سنوورەکەی خۆیاندا. لە سەردەمی مام جەلالدا کەسانی وەکو مەلا بەختیار، نەجمەدین کەریم، فەرەیدون عەبدولقادر و حاکم قادر و عیماد ئەحمەد و چەندان کەسی تر بەرگریان لە یەکێتی دەکرد. جا هەر بەڕاستیش کەسانی سیاسی و جۆلەگیراو بن. بەڵام لە سەردەمی ئێستادا کەسانی وەکو شیرینخان و شنیارخان و دەیانی دیکە بوونەتە دەمڕاستی حیزبەکەی مام بەتەمان بە میزەڵان تەقاندن و ساروخی باغەیەکێتی بێننەوە تایم. مام جەلال نزیکترین هاوڕێ و هاوخەبات و هاوسەنگەری لێی جیا بوو کە کاک نەوشیروان بوو. هەستا حیزبی گۆڕانی دروست کرد کە لەو کاتەدا گورزێکی کەمەرشکێن بەریەکێتی کرد. نەماندی مام جەلال بە خراپی مامەڵە لەگەڵ ئەو بارودۆخەدا بکات. بەڵام کاکوبات و کاک بافڵ لە کاتێکدا ئامۆزاکەی خۆیان لاوەری شێخجەنگی کە ئاوسەرۆکی یەکێتی بوو بە کودەتا دووریان خستەوە. بەوە شەوازیان نێنە. دواتر بە تۆپ و تانک و باجەر و درۆن هێرشیان کردە سەر لالەزار و ئامۆزاکانی خۆیان دەستگیر کرد. چەندین کەسیشیان گرت و سووتاند هەر لەو جێگەیە. مام جەلال سەرکردەکانی کورد و شیعە و سوننەی لەسەر یەک مێسکۆ دەکردن. هەر سەفەرێکی دەرەوەی وڵاتی بکردە لەسەر ئاستی باڵا پێشوازی لێ دەکرا و وەکو سەرکردەیەکی گەورە تەماشا دەکرا چونکە خۆی بە کورد دەزانی. بەڵام کاک بافڵ کە ئێستا کەسی یەکەمی حیزبەکەیەتی سەردانەکانی بۆ دەرەوەی وڵات یوتوبەرانەیە بۆ شەڕەتەقە و شتەچێ یوتوبەرەکانی هاوڕێی پێشوازی لێ یەکەن. جا شتەکان زۆرە. ئەو باسی مەلەفی قاچاق داهاتی سلێمانی و بگرە و بکوژ و کۆمەڵە شتی تر هەر ناکەم. یەکێتیەکەی جاران و یەکێتیەکەی ئێستاتان باش.